من ناوم دێرەیە دێرە ئارام ماوەی تقریبەن چەند ساڵێکە دەستم کردو بە کاری گۆرانی وتن لە تەمەنێکی زۆر بچووکیمەوە خەریکی میوزیک بووم دوایەوە تەرکیزم کردە سەر ڤۆکاڵ و ئێستا گۆرانی بێژم و میوزیشنیشم. ئەگەر بڵێم یەک ئالەتە کە پرۆفێشنەڵ بووم تایە بۆ تەواوەتی خوێن بێتم پیانۆیە کە تقریبەن ماوەی 12 ساڵ زیاترە خەریکی ژەنینی پیانۆم و گۆرانی وتنی شتێکە کە لە مناڵی و تیا بێزانین کە تەنگ خۆشە بەڵام وەکو تەرکیز خستنە سەر و پراکتیسکردن زیاتر لە تقریبەن 10 ساڵیەوە تەرکیزم خستبووە سەر و لە تەمەنێکی مناڵیمەوە زۆر بچووک بووم کە لیریکسم ئەنووسی میلۆدیم دانا بۆ گۆرانیەکانم لەو تەمەنەوە تر وردە وردە خەریکی پراکتیس بووم و ئێستا گۆرانیەکانم خۆم دروستیانەکەم میلۆدیەکان دائەنێم و هەنێجار خۆم پرۆدیوسی ئیشەکانم ناکەم بەڵام دایما دەمەوێت دروست دەکەم ئەنێرم بۆ پرۆدیوسەرەکەم بەڵام بەم شێوەیە ئیشەکانم بۆ دروستکە ئیتر لە ئێستا خەریکی خۆنفێرکردنم لەسەرەوەی کە گۆرانەکانیشم خۆم پرۆدیوسیکەم. لەسەرانی تاکو پایانی بوومە میوانی نازەنینێ بەبرینی خۆم نازانی کرد بەم نەمزانی تاکو پایانی بوومە میوانی نازەنینێ نامێنمەوە لە شاری لەسەرانی تاکو پایانی گۆرانی دروستکردن لە یەکێکە بۆ یەکێکی ترە گۆڕێ چکە هەمووی حەقی بە هەستی خۆتەوەیە بۆ نمونە من هەنێ جار کە مودێکی خۆشم نەبووە ویستومە بە شتێکە خۆم مەشغوڵکەم بۆی ئەوە بڕوا لە مێشکمە هاتوومەتە سەر پیانۆکەم گۆرانی وتووە و گۆرانێکی زۆر جوانم دروست کردووە زۆربەی جار شیعر نانووسم من زیاتر تەرکیزم لەسەر میلۆدیە میلۆدیەکانم دروست دەکەم پاشان تێکستی بۆ دائەنێم و هەنێ جار ستۆریەک دروست دەکەی لە مێشکدا یا لە چیرۆکی ڕەفیقێکتەوە یا کە شتێکە بینی ڕەسمێکە ئەیبینی ئەمە گۆرانیەکە بۆ دروستەکە ئایدەیەک لە مێشکتا دروستەکە کە ئەبێتە هۆی دروستبوونی گۆرانیەک ئەبێتە هۆی دروستبوونی تراکێک و گۆرانەکانی من بۆ شێوە دروست بوون لە خەزانێکی وێنەکێشەوە گەورە بووم زۆربەی کاتەکانم لەگەڵەوانە بووە کە وێنەیان کێشا و کاریان کردووە بەڵام چاسێکی باشم هەیە کە دایک و باوکم باگراوندێکی زۆر باشیانە کە گوێ لە گۆرانی باشەگرن لە مناڵیەوە من گوێم لە میوزیکی کلاسیک بووە تەمەنێکی بچووکم هەبووە باوکم بە دەم وێنەکێشانەوە گوێ لە میوزیکانە گرتووە دایکم بە هەمان شێوە دایما وای لێ کردم تەرکیزم لەسەرەوە بێ گوێ لە گۆرانی باش بگرم گوێ لە گۆرانی بێژی باش بگرم لەم ڕۆوە من بەم شێوەیە گەورە بووم بەڵام وەکو میوزیشن لەناو خەزانەکەمان میوزیشنی تیا نەبووە بەڵام دەنگ خۆشمان تیا بووە من هەر یەکەم جار ناڵم یەکەم جار بەو شێوەیە دەستم پێ کردووە کە کلتوری خۆم و کلتورەکانی دیکە تێکەڵاو بکەم چکە میوزیک دنیایەکی زۆر گەورەیە و ناتوانانی تۆ بەم شێوەیە سەیری گوێ لە میوزیک بگریت و گوێی لێ بگری ئەبێ کراوە بەیانی هەمیشەوە نیە هەموو ژانراکان بۆ گۆرانی بێژ گرنگە کە زانیاری هەبێ و بەرکەوتنی بەردەوامی هەبێ و هەر ئارتستێک بە بەردەوامی خۆی بە ژانراکەوە بنووسێنێت و هەمیشە گوێ لێ بگرێ ئارتستێکی زیرەک دەرناچێت چکە لەگەڵ تێکەڵ کێشکردنی گۆرانیەکانە ناتوانێت خۆی دەرباز بە یاخود ئاسان بێ بۆی بۆ دروستکردنی گۆرانیەک بۆیە هەمیشە من گوێم لە گۆرانی زۆر جیاواز گرتووە لە ئیشەکانمە کە ئیشەکەم مەسەلەن هەندێک لە گۆرانیەکانم ژانرای جیاوازن ستایلی جیاوازن جلوبەرگەکانم جیاوازن شێوازیوتنی گۆرانیەکانم جیاوازن و تێکەڵکردنێکیشم تێ کردووە حەزم کردووە کە شتێکی کلتوری کوردی بە هونەرەکەمەوە هەبێ بۆی کە ئەمە پێناسەیەک بێ هۆنیە نیشانەیەکی پێوە بێ کە ئەمە کوردیە و بۆ ئەم شتە بۆ واکەم بۆی کە کەسانێک ئەوە ون نەکەن بڵێن مەسەلەن ئەمە هی فڵان کەڵچەر ئەمە فڵان وڵاتە یعنی زیاتر ئیشم لەسەرەوە کردووە.
چۆندەرم گیان نەکردووەتەوە بۆ ئیشەکەم بڵێم دنیا بۆ کوڕ ئاسانترە و بۆ کچ خراپترە و من قەدە بیرکردنەوەیم یعنی بۆ هەردوو لا هەر بۆ یەکە یعنی هەنە جار ئەوەی کوڕێکیش پێات هەیە پەڕە بە هەمان شێوەیە من لە لایانی هونەرەوە قساکەم لە لایانی ئیشکردنەوە قساکەم. لێرەیە ئەمە شتێک نییە لە دەسەڵاتی منە بەلاچێ زۆربەی جار تەرکیزەکە بۆ سەر ئافرەتێک بێ کە چۆن ئیشەکات چیەکە و چی ناکە بەڵام تەرکیزەکەی من لەسەرەوە نییە بەرڕەخ نەکەوتومەتەوە لە ڕێی ئافرەتەوە لە ڕێی پیاوە هەنێجا من ئافرەتم مانی کە ئیشێکەکەم ئەوەی ڕخنان هەندێ جار خانمەکان ڕخنەی زۆرتر لێگرن و بۆ ئێمە بە شتێکی زۆر نۆرمەڵ سێرم کردو ئەش بێ نۆرمەڵ بێ هەر کەسێک کە بێوێ ئەوەی پێیەتی هونەر بێ هەر بوارێکی تر بێ کە تۆ ویستە بڵایەکی تۆ لە بەردەم خەڵکە ئەبێ چاوەڕێی ئەوەش بیت کە ڕەخنە و ئازارێکت بۆ ئەگەڕێتەوە کە بێت تەحموویەتی بۆیە کە هونەر هەڵبژار دەبێ بە قووەتیش بی تۆ گەر بتێ کەڵچەر و هونەری وڵاتەکەی خۆت بگەینی بە شوێنێکی تر ئەوەی ئەبێ هونەرە کوردیەکەت هەمیشە لە ناو هونەرەکە تا زیندوو بێ بۆ نمونە من ئەگەر بیر لە جیهانی بوون بکەمەوە ئەو جانتایی پێمەکە هونەرەکەیتیایە شتە کوردیەکانمە من بەمە توانم بڵێم جیاوازیەکەم هونەرەکەی من ئەمەیە من ناتوانم مەسەڵەن بە تێکەڵکردنی کۆمەڵە ژانرایەک بۆ نمونە کێمە جازمان هەیە جاز لە کەڵچەرێکی ترەوە دروست بووە وایە من لاچێ هەنەرمەندێک تر بتوانێ حەقی خۆی با بە جاز بەڵام ئەو ڕاستێکیشە کە جازی کەڵچەری تو نییە بۆیە منە بێ هونەرەی خۆم کۆ بکەمەوە و پیشانی دەڕێی وڵاتی بێەوە لە دنیای موزیکا دنیایکی زۆ قورسە لە لایەنە تیۆریەکانەوە سێری بکە لە لایەنە مەقامەکانەوە کە کورد خاوەنی موزیکێکی زۆر بەقوتە من نازانم ئەمە چۆن ئەگەێنرێ بەڵام من یەکێکە بم لەو کەسانی کە هەوڵ بۆ ئەووایم کە ئەم هونەرە بڕاتە دەرەوە هیوادار مەگەر من بم ئارتستێکی تر بێ ئەم شتە بکات پڕ لە ئازار پڕ لە خوێن پڕ لە گریان لە ناو گڕ و مردنە لە بەردەم تفەنگی دۆژمەنە لە نێو ژیانێک پڕ لە خەمە ڕیستی من ژن ژیان نازادیە من تقریبا ماوەی چەند ساڵێکە ئیش لەسەر ئەلبۆمێکی خۆمەکەم بەڵام دیار نییە کە من کە توانم ئەلبومە بڵاو بکەمەوە خەڵک گوێی لەبێ بەڵام ئیش لەسەرەوەکەم تراک کۆم کردوونەتەوە و لێستا زۆر سەنسیتیڤم بۆ ئیشەکانی خۆم مەسەڵەن لە لایەنی شیعرەوە لە لایەنی میلۆدیەوە و ئێستا لەبەری ئۆپێرا خوێنم شتێکی تر زیاد بوو بەناو هونەرەکەم و لە پلانمە و زۆرێک لە گۆرانیەکانم ئێستا پارتێکیان ئۆپێرای تەیە پارتێکیەوە نیەش کارێکی ترم تێکردووە کە جیاوازە ئیشەکانی پێشم و چەند تراکێکێ کە هیوادارم بتوانم لەم ساڵە بڵای بکەم و ساخەرێکی ئیشکردنم لەسەری 8 ساڵە بێ کە میوزیکی خوێنم لە پەیمانگای هونەرە جوانەکان میوزیکم تاو کرد لە دوای ئەوە داوام لێکراوە کە 2 ساڵ لەوێ وانەموتەوە بۆ کۆڕاڵ و پیانۆ و ڤۆکاڵیش ئەمە وای لێ کردم کە زانی مەتوانم دەرسێک بڵێمەوە بۆ شتێکە ئەیزانم و سوودێک بگەێنم بە خەڵک و تقریبەن ماوەی چەند ساڵێکە من لەم گەلەریە وانەی ڤۆکاڵ ئەڵێمەوە لەگەڵ پیانۆ ئەتوانن گوێ لە کۆی بەرهەمەکانم بگرنەوە و بەرهەمانێک کە لە داهاتووشە بڵاوبێتەوە توانن لە ڕێی سپۆتیفای خۆم و هەموو زانیاریانی کە لەسەر کارە هونەریەکانم بڵاوبێتەوە لە ڕێی ئینستاگرامەکەم و یوتیوبەکەمەوە دەتوانن بیبینن.